ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، بەڕاستی باشترین کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم و خراپترین ڕێگا هەر ڕێگا و ڕێبازێکە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، و هەر لادانێک و پێچەوانە بوونێک بۆ ڕێبازە ڕاستەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم سەرگەردانیە، نەکبەتیە، بەدبەختیە، ئەبێ بە قوربەسەری بۆ ئەو کەسانەی کە لەسەرین هەر لە ژیانی دنیا و لە ڕۆژی قیامەتشا ئەبێتە مایی ڕوڕەشی لە بەردەم دیوانی خوای پەروەردگارە. خۆشەویستەکانم، لە زنجیرە باسەکانمان لە باسی ڕێگاکانی گەیشتن بە خوای پەروەردگار و نیشانەکانی وەرگرتنی کردەوەکان لە لای ڕەب العالەمین، ئەمڕۆ وتاری دووەممان ئەبێ. لە وتاری یەکەما باسی ئەوەمان کرد کە وتمان ڕەوشتی جوان مسڵمان لە خوای پەروەردگار زۆر زۆر نزیک ئەکاتەوە. ئەمڕۆ ئەڵێین حرامەکان ئینسانی مسڵمان دوور ئەخاتەوە لە خوای پەروەردگار. طبعاً خۆشەویستەکانم، هەندێک یاسای گشتی گرنگ هەیە دەربارەی حەڵاڵ و حرام، پێویستە هەمووان بیزانن. بەڵام پێش ئەوەی باسی ئەو یاسا گرنگانە بکەین لە مەسەلەی حەڵاڵ و حرامە، کەسێک زۆر جار ئەو پرسیارانە ئەکا، ئەڵێ باشە من خوای تەعالا ئەرز و ئاسمانی بۆ مسەخەر کرد بێتم، خوای تەعالا هەموو شتەکانی لەسەر زەویە دروست کردووە، ئەی باشە بۆ لەسەرمی حرامەکە، بۆ ئەمەی بۆم دروست کردووە و ئەفەرمێ حرامە بیکەی بۆ. منیش هەر بە شتێکی دنیایی وەڵامی ئەدەمەوە، ئەڵێم مرۆڤەکان سەیارەیان دروست کردووە بۆ ئەوەی کاروبارەکانی ئینسان ئاسان کاو بیان گەیەنێتە ئەو شوێنانەی کە ئەیانەوێ، بەڵام لەگەڵ ئەوەیشا برێکی تیادا دروست کراوە. باشە سەیارە ئەگەر بۆ ئەوە کرابێ کە ئینسان لێی بخوڕێ، یعنی سواری ببێت و لێ بخوڕێ، باشە برێک بۆ دروست کراوە. وەڵامی ئەوە هەمان وەڵامە بۆ مەسئلەی ئەوەی ئەو پرسیارەی کە هەندێک کەس ئەیکا. برێک بۆ ئەوە دروست کراوە کەوا ئینسان بپارێزێ، سەلامەتی کە لە ڕوودا و حادیسەی دڵتەزێن. بە هەمان شێوە مەسئلەی حرام هەمان وەڵامە. خوای تەعالا کە هەندێک شتی حرام کردووە بۆ پاراستنی تۆیە، بۆ ئەوەی بتپارێزێ لە ڕووداوە دڵتەزێنەکان. ئەمجا دێنە سەر یاسا گشتیەکان. خۆشەویستەکانم، هەندێک یاسای گرنگ هەیە پێویستە بیزانین. یەکەم، ئەسڵ بنەما لە هەموو شتێکە لەم دنیاە حەڵاڵیە، لە شتە دنیایەکانە حەڵاڵیە. یعنی هەموو شتێکی دنیایی کە خوای تەعالا خەڵقی کردبێ ئەسڵ تایە حەڵاڵیە، مەگەر بەڵگەیەکی شەرعی لە قورئان یان لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتبێ ئەو شتە حرامکە. یعنی هەموو ئەمەی کە ئێستا بە چواردەورمانە ئێمە لەناو ئەم مزگەوتە، هەموو ئەمانە خوای تەعالا حەڵاڵی کردووە. هەر شتێک دروست ببێ بۆ بەختەوەری ئینسان، بۆ سوودی ئینسان، حەڵاڵە، مەگەر بەڵگەیەک لە قورئان یان لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حرامیکە. زۆر گرنگە ئەو مەسئلە. هەروەها لە مەسئلەی عیباداتە، طبعا ئەمە قاعدەیەکی شەرعیە، الأصل في الأشياء الإباحة إلا بدليل. زۆر گرنگە ئەمە. هەر لەبەر ئەوەیە ئێمە سواری سیارە ئەوین هیچ پرسیار ناکەین حەڵاڵە یا حرامە. ئێمە سبلت بەکار دێنین هیچ پرسیار ناکەین حەڵاڵە یا حرامە. ئێمە جیهازی مایکرۆفۆن دێنین هیچ پرسیار ناکەین حەڵاڵە یا حرامە، چونکە ئەمانە شتن وەشتە دنیایەکانیش
ئەسڵ تایە حەڵاڵیە مەگەر بەڵگەیەکە بێ بڵێت ئەم مایکە بەکارهێنانی حرامە حتا نەبێ ئێمە هەموو شتەکان بە حەڵاڵ زانین. بەڵام لە مەوزوعی عیباداتە خۆشەویستەکانم عەکسە ڕێک لە مەوزوع عیبادەتە ئەسڵ تایە حرام بوونە ئیلا بە بەڵگەیەک کە حەڵاڵیکە، یعنی هیچ عیبادەتێک لە خۆتۆ نابێ بکەی مەگەر ئایەت یان حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵێ ئەوە دروستە بیکەی. یعنی ئێستا بانگ ئەو بەڕێزە بانگیدا بانگ 15 کەلیمەیە، پێغەمبەر صلی الله علیه وسلم 15 وشەیە هەر لە الله ئەکبەر الله ئەکبەر و دەستی پێکە حتا لا ئیلاهە ئیلا الله. هیچ کەسێک بۆی نییە لە ناوڕاست و لە پێش و لە پاشی ئەم بانگە وشەیەلێکی تر زیادکە. هەر کەسێ وشەیەکی تر زیادکە گوناحبارە. بۆ گوناحبارە؟ لەبەرەوەی شتێکی زیاد کردووە کە لە بانگان نییە. یەکێک لەوانەیە بڵێ ئەی باشە مامۆستا مەگەر پێغەمبەر نافەرمێ صلی الله عليه وسلم لە دوای هەموو بانگێک صلوات بدەن، هەر کەسێ صلوات بدا لە دوای بانگ و ئەمجا بڵێ اللهم رب هذه دعوتي التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته حلالي شفاعتي منك. هر کەسی ئەو دوعایە بخوێنێ صلوات بدا ئەو دوعایە بخوێنێ حلالي شفاعتي منك. پێغەمبەر ئەفەرمێ هەر کەسێک ئەو دوعایە بخوێنێ نەیوتووە بانگدەر بە دەنگی بەرز ئەو دوعایە بڵێ. بانگدەری داناوە بیلالی وتووە و بیلال ئەوە بانگە بدە دیاری کراوە ئەم سەرەکەی و ئەو سەرەکەی و ناوڕاستەکەشی نەبۆت هەیە خەیر العەمەلی بۆ زیادکەی، نەبۆیت هەیە ئەشهەد ئەنە عەلی وەلی الله بۆ زیادکەی، نەبۆت هەیە لە دواکەی سەڵاوات بە دەنگی بەرز زیادکەی، نەبۆت هەیە فاتیحای تیا زیادکەی. ئەمانە دروست نین. چۆن شتێکە خەیتە سەر دین کە تایە نەبێ. ئێمە نابێت لە دینە وەکو چۆن نوقسانکردن دروست نییە زیادکردنیش لە دینە دروست نییە لە عیبادەتە ئیلا بە دلیل. دلیل هەیە ئایەت و حەدیث لەسەر بڵێ. ئەگەر نییە تەواو نایکەیت تۆ لەبەرەوەی تو دینداری خۆ تۆ لەبەر خاتری فلان و فلان دیندارێتی ناکەیت، تۆ لەبەر خاتری خوای پەروەردگار ئەیکەی. هیچ وەک دیندارێتی نییە بەڕێزان، هیچ وەک دیندارێتی نییە. دیندارێتی لە هەموو مەسئلەیەک ناڕەحەتترە، چونکە مەسەلەی قیامەتە بەینی خۆت و خوایە، بۆیە ئەبێ زۆر بە وردیەوە خەریکی بی. خاڵی دووەم خۆشەویستەکانم یان قاعیدە و یاسای دووەم زۆر گرنگە، ئەمیش حەڵاڵ و حەرام حەقی خوایە. هیچ کەسێک هیچ مەلایەک هیچ شێخێک هیچ عالمێک هیچ زانایەک بۆی نییە لە خۆیەوە شت حەڵاڵکە، بۆی نییە لە خۆیەوە شت حەرامکە. ئەمە حەقی خوایە. خوای تعالی لە سورەتی شورایە ئەفەرمێ ئەم لەهم شورەکاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله ولولا كلمة الفصل لقضي بينهم وإن الظالمين لهم عذاب أليم. أفرمي سيرا أمانها وبش بو خواي پروردگار دا أنن كشتيلي كان بشرعيني كخواي تعالى إجازي نداوا أقر بوايتو أو خوا وعدي ندايا كحساب للرجي قيامتها هر لم دنيا خواي تعالى لناوين يبرد. بلام ستمكاران للرجي قيامتها سزايكي زور سختيان بو هيا كوابو هر كسي لخويا وحلال حرام كاو حرامش حلال كا او هاو بشي بو خوا بريار دا هر كسي كيش بقصي بكا زور زور گناح باره جا لخو مانو نابي او شتبكين چونك اما ايشي خوايا وكاري خوايا. سيم قاعدة خوش يسكانم حلال كردني حراميك هر وها حرام كردني حلاليكيش لقورترين گناح كان ولا كبائر جورا كان. آيات حديثي لسر هاتو لكاتي خوش باس مان كردوا، يعني جورترين جناحا كتو حلالك حرامك أو كبائر، يعني يكيك لكبائر كان لقل شريك قراردان بو خواي پروردگار. شوارم قاعدة أويك حلالة اشتباك كان أويشي حرام اشتبيس كان كوابوها مشتكي بيس حرامة وهمشتكي باكش حلالة، يعني أمام قاعديكي قشتية. خواهي تعالى درباري بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث.
يعني يكي لصفات كان رسول الله صلى الله عليه وسلم لسورة عرافة لآياتي 150 حوتا يكي لصفات قرنق كان رسول الله كهاتوا لآخر زمان بو أمتي إسلام يا بو بشريت قشتي بس أمتي إسلام كبقسية كانوا إيماني بأهدن أويا كباكي بو حلال كردن وبيسيشي بو حرام كردن لو أنا زور جار أم برسيارة ببيسنوا باشا جگەرە بۆ حرامە خۆ ئاەتی لەسەر نییە بێژە جگەرە حرامە ئەم پرسیارەکە زۆر جار ئەکرێ تۆش یەکسەر بڵێ ئایا جگەرە پیسەیە پاکە گشتمان ئەزانین جگەرە پیسە گشتمان ئەزانین جگەرە ماڵفەوتانە سنەتە ئینسان کاتێ شتێکی خوارد سنەتە لە پێشە بێژە بسم الله لە دوایە بڵێ الحەمدولله هیچ کەسێک نییە جگەرە بخوا بڵێ بسم الله با جگەرەیەک داگرسێنم بسم الله هیچ کەسێ نایکە چووکە زانێ و پیسە بسم الله چی لە چی بکە چە هەمومان لە بەردەم باوکمانە شەرم ناکەین حەد لە مناڵێ و دانەخۆین گشتمان بە یەکۆ دانشتێنە نانەخۆین جاری وایە لە ناو سەحانێکە نانەخۆین هەمومان بەڵام هەمومان ئەوانەی کە جگەرە کێشن سەرەتا ماوەیەکی زۆر بەدزی باوکێەوە جگەرە کێشێ لەبەرچی چونکە ئەزانێ ئەمە شتێکی پیسە کەوابوو بەپێ ئەم ئاەتە هەموو شتێکی پیس حرامە وە جگەرەشێکێکە لەو شتانە وە شتی تر زۆرە بەس لێرە وەک نمونەی جگەرەم هێناوە لەبەرەوەی زۆر جار خەڵک ئەو پرسیارەکە ئاخر جگەرە چۆن حرام مامۆستا هەر شتێک بەرەو حرام بتبا حرامە هەر شتێک بەرەو حرام بتبا حرامە یعنی زۆر مەسائل هەیە ئینسان زۆر شتێ ئینسان بەرەو حرامە بە کەوابوو حرامە کابرای دێ پرسیارمان لێکاڵێ مامۆستا من ئینێکم هەیە ژێرزەمینێکم هەیە هاتون جەماعەتی ئەم نەرگیلە کێش و ئەمانە هاتون ئەیانەی نەرگیلێ تیادانن من بەکرێ بیدەم پیان پارەیە باشم پێدەن و 400-500 هەزارم پێدەن مانگانە من ئەڵێم باشە نەرگیلە حەڵاڵە گەنجان کۆەکەیتەوە لە شوێنێکا کە نەرگیلە زۆر جار تریاک و مادەی تریاک و ئەمانەشی تایە ئەو کەسە بەرە ئالو دەبوون هەتا ئەڵێن زۆر لە جگەرە خراپترە یعنی ئەڵێن زۆر لە جگەرە خراپترە ئەوە خەڵک بەرەو حرام ئەبا یان نایبە بەڵێ بەرەو حرام ئەیبات کەوا بۆ حرام خەیاتێک ئافرەتیان پیاو زیاتر ئەمە ئافرەت ئەگرێتەوە تێ پرسیارەکە ئەڵێ مامۆستا من جل ئەدورێنم ئافرەت وایە ئەڵێ جلەکەم تەسک بکە و چۆن بیکە ئایا من بیکەم یان نەیکەم تو ئەڵێ ئەمە بۆ ماڵێتی یعنی جلی ماڵەوەیە بۆ مێردەکەی ئەگەر ئەو بۆ مێردەکەی بیکە لە ناو ماڵە بۆ مێردەکەی بیکە حەڵاڵە و ئەهلەن وەسەهلەن گشتمان پێمان خۆشە هەموو ئافرەتی خۆی بڕازێنێتەوە مێردەکەی و حەقی مێردەکەی بدات گشتمان ئەمە دین داواکە بەڵام ئایا ئەمە بۆ دەرحەوشە و بۆ بازاڕە و بۆ ئەوەیە کە خۆی عەرزی خەڵکی تر بکات جگە لە مێردەکەی لە ماڵە جلوبەرگێکی پیازاوی بۆنی چێشتی تێ بۆنی چی دێ لە ماڵایکە بەڵام کە دەرەچێتە دەرگا ئیتر ئەوەی نەشێ ئەو کابرایەوەتی لە دەرەوە ئێژی ئاسکە و لە ماڵی شۆڵی مەیمونە ئەگەر ئەوە بێ ئەرە وەڵڵا حرامە و مەی دوورێنە بووی ئەگەر بڵێ ئاخر من دوای کەس لام شت نادوورێنێوان نییە من ئافرەت ئەناسم خەیاتە قەرەباڵغترین خەیاتیشە شتی حەڵاڵ نەبێ نایدوورێنی ئەمە زۆر گرنگە ئێمە بیزانین ئیتر ئەمە بابەتێکە پێ ئەوترێ سەد الذەرایع یەکێکە لە گرنگترین بابەتەکان یعنی جاری وایە کابرا ئەتێ ئەڵێ من زەرعاتێکەکەم بۆ نمونە ترێەکە ڕەزی ترێەکە ئەڵێ من ئەمە ئەکەم هەموو ساڵێ خەڵکانێ دێن ئەیبەن بۆ عەرەق دروستکردن یعنی عەرەقی لێ دروستەکەن لە ئاوی ترێ ئەی من گوناحبارە بم ئەی بێگومان گوناحبارە بێگومان گوناحبارە بی چونکە تۆ سەبەبی بۆ ئەوەی کە ئەوە دروست ببێت لەبەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ ئەم بابە ئاوایە قاعیدەیەکی تر فێڵکردن لەسەر حرام کە یعنی بە فێڵ حەڵاڵیکەی ئەڵێ حیلە شەرعی حرام حەڵاڵ ناکە حیلە شەرعی خەڵکێکی زۆر هەیە حیلە شەرعیەکەن وەک بەنی ئیسرائیل ئەو بەنی ئیسرائیلە جوولەکانە کەوا ئێستا وحیلەیەکی شەرعی مسلمانان ئەکوژن و قەتڵ و عامیانەکەن بە حیلەیەکی تری شەرعی ئەی شەرعێنن بۆ خۆیان کاتی خۆی ئەم بەنی ئیسرائیلە چیان کرد باشە تەسەورەکەن خوای تەعالا ڕۆژی شەمانی لەسەر حرام کردن داوای خۆیان یعنی ڕۆژێکی خۆیان داوایان کرد لە خوا لە پێغەمبەرەکەیان داوا بکە لە خوا
کە ڕۆژێک لە هەفتەیەکە بکاتە ئیسراحەت بۆیان ئیش و کاری تیان نەکەن. ڕۆژی شەمەی بۆیان دانا خوای تەعالا، ڕۆژی شەمەی بۆیان دانا لە ڕۆژی شەمانە ئەوان ئیش نەکەن لە ماڵە بن، حرامە ئیش بکەن. بۆ خۆمان ئیسێ من ڕۆژی جمعەمان هەیە بەس خوای تەعالا نەیوتووە حرامە، ئەفەرمێ لە کاتی نوێژی جمعە بانگی دا حرامە ئیش بکەیت، ئەفەرمێ لە دوای ئەوە حەخوای تەعالا ئەفەرمێ نوێژەکەت تەواو بوو یەکسەر دەرچۆ ڕۆ بە کار و کاسبی. دینی ئیسلام وایە، دینی ئیسلام کار و کاسبی بە عیبادەت دەزانێ، بەس لە کاتی نوێژەکانەمەیکە کاتەکەتر بڕۆ. بەڵام بۆ ئەوان بە داوای خۆیان ڕۆژی شەمان حرام بوو ئیش بکەن. ئەم قەومە قەومێک بوون لەسەر بەحرێ بوون، ئیشیان ڕاوە ماسی بوو. لەو ڕۆژانەی کە خوا تاقی کردنەوە، ئاخر خوا تاقیمان نەکاتەوە بڕ ئەم دنیا جێی ئیمتیحانە. لەو ڕۆژانەی کە ڕۆژی ئیشکردنە ماسی کەم بوو لەناو ئاوەکەیە، هەرچیان نەکرد مەسەلەن ئەوە نەبوو کە زۆر وە دڵیان بێ ڕۆژی شەمان کە حرام بوو ئیش بکەن، کاکە ماسیەکی زۆر ئەهات هەر وەخت و شێت بن، ئەیان بینی نانەزان چی بکەن، زۆر بیریان لێ کردو فێڵێکی لێ بکەن باشە. چیان نەکرد لە ڕۆژی جمعە کە جمعەی خۆمانە بۆ ئەوان جمعە نییە و ئیشکردنە، تۆڕەکانیان دائنا تۆڕی ماسی گرتنەکە. ڕۆژی شەمە لە ماڵادا ئەنشن ماسی باشیەگر، ڕۆژی یەکشەمە ئەڕۆین ئەیان کردەوە و سەی چی فێڵێکیان دۆزی. سبحان الله، زۆر عەجیب. جا خوای تەعالا لعنەتی لێ کردن. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ خوا کردنیە مەیمون و بەراز، یعنی ئەو کۆمەڵە لە بەنی ئیسرائیل خوا کردنیە مەیمون و بەراز، بەیانی سەیران کرد هەمویان بوونەتە مەیمون و بەراز. یعنی ئەو قەومە بەو شێوە فێڵانەکرد. لە ناو خۆمانیشە خەڵکانێکەیە واکە، ئەسە خەڵکانێکەیە هەرچی ڕێگایەگرنە بەربەست لەبەر ئەوەی مسلمانان بخەڵەتێنن و بەچکەی مسلمانان بخەڵەتێنن. وێکێکی تر لەو قاعیدانەی کە لە حەڵاڵ و حرامە هەیە نیەتی پاک، یعنی نیەتی چاک حرام حەڵاڵ ناکات. وەختی خۆی ئەڵەن کابرایەکە بۆ دزی کردووە، دوای گردیان نەماوەیە دایوسە سەیریان کردووە هەرچی پارەی دزیەکەشی ڕای ئیداتە فەقیر، تەوزیعی کاتە سەر فەقیرە. ئایا ئەو کەسە گوناحبارە یا گوناحبار نییە؟ گوناحبارە. تو بە هەنیەتت باش بێت، دزی حرام بە نیەتی تۆ حرام حەڵاڵ نابێت. قاعدەیەکی تر زۆر گرنگە، خۆپاراستن لە شوبهات زۆر گرنگە بۆ ئەوی تووشی حرام نەبی. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ حەڵاڵ ئاشکرایە، حرام ئاشکرایە. گوێ لەم حەدیثە بکردن، زۆر گرنگە بۆ ژیانی ئینسان، زۆر گرنگە. حەدیثێکە لە ئەربعین نەوەویە ئیمامی نەوەوی هێنایەتی وەکو قاعدەیەکی زۆر گرنگ لە صحیحی بوخاریە. طبعا حەدیثەکە گێڕاوەتەوە ژمارە 52، لە حەدیثی لە صحیحی مسلمە ژمارە 1599. پێغەمبەری خوا ئەفەرمێ الحەلال بەین والحەرام بەین، حەڵاڵ ڕوونە حرام ڕوونە. زۆرینەی مسلمانان ئەزانن کامە حەڵاڵە و کامە حرامە. بەینەهما مشتەبیهات، شتێلێکا لەو بەینەیە جێی گومانە. لا يعلمها كثير من الناس، زۆربەی خەڵکی نایزانن ئەوەی بینی حەڵاڵ و حرامەکە، حەڵاڵەکە ڕوونە حرامەکەش ڕوونە، بەس لەو بەینە بڕشتێ ئیلا عولەما نەبێ زۆربەی مسلمانان نایزانن. هەر مسلمانێ بڕوا لەو شوبهاتانە پرسیار لە عولەما بکاو، خۆی بپارێزێ لەو گومانانە. فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه، هم دینی خۆی ئەپارێزێ هم شەرەفی خۆی ئەپارێزێ. ومن وقع في الشبهات، ئەی ئەگەر کەسێک خۆی خستە ناوی گوێی نەدا کاکە خوا نەیوتوە حرامە، کاکە ئەوە تا ئێمە ئەیکەین، یعنی خۆی شێزانێ وان نییە، خۆی شێزانێ مە جێی گومانە. پێغەمبەری خوا ئەفەرمێ هەر کەسێک خۆی بخاتە ناو گومانەوە، هەر گومانێک بێ و خۆی بخاتە نایەوە. هەر مەسەلێ ئەفەرمێ وەکو کابرایەکی شوان وایە ڕان بلەوەڕێنێ لەکوێیە لەو شوێنەی کە کاربەدەست و دەسڵاتدار کردیانتە پارێز بۆ خۆیان. زاڵمێک بڕێ عەرزی دابڕ کردێ پارێزی خۆی، ئەمیش بڕێ مەڕی هەیە ئەڕای هەر بە دەوری هینەکەی ئەوای لەوەڕێنێ لە دەوروبەر ئەڵێ خۆ من نایە لە مەڕەکان بچێتە نایەوە. کاتێک خەوی لێکەوێ هەن بێ ئاگا ئەبێ سێرەکان مەڕەکانی ڕاتە ناو پارێزی زاڵمەکە و لەوە داش زاڵمەکە پێ ئەزانێ و ئەم جادێ نەک تەنها مەڕەکانی ئەبا بەڵکو خۆشیەکە بە سژنەوە. پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەوە وەک ئەوە وایە، ئەفەرمێ هەر کەسێ خۆی بپارێزێ دین و شەرەفیشی ئەپارێزرێ، بەڵام هەر کەسێ خۆی نەپارێزێ
فقد وقع في الحرام كالراعي يرعى حول الحمى كالراعي كشوان ويا يرعى حول الحمى لدوري باريزي كاربدستيك هنا لو يوشك أن يرتع فيه ألا وإن لكل ملك حمى وحمى الله محارمه جاء أما زور قرنقا آقامان ليبي لما سائلان زور هيا حتى علماء كان حائر أميانا لمحموا في الله خلق يدوزيته نازا وآخر بابتش من هي خوشة ويسكانم حرام بوها موان يعني اشتي اگر خوا حرامي کرد بي او نيه لسر فقير وهجار حرام بي ولا سر كاربدسان حلال بي گندلي چون بو منوتو حرامه من قش جاري الليل والله مسلمان آغاتان لبن ديوار بي آغاتان لگندلي بي آغاتان دي والله كاربدس حمان شي ولا سري حرام كابري كاربدس كأيكا گناحكي زياتره پیغمبر خدا صلى الله عليه وسلم روجي كان يكي لقريش كان آفرتك قريشي خزمي پیغمبر صلى الله عليه وسلم دزي أكرد الروي لأم شتي ورا قردو نيا قرانوا الروي لأو شتي ورا قردو نيا قرانوا خبر قيشتا پیغمبر خدا صلى الله عليه وسلم إثبات بو بشايت كأم آفرته دزيكا پیغمبر خدا صلى الله عليه وسلم برياري دا دسي ببريتوا طبعا حرشي قريشية حرشي قوركاني قريشية نارديان بلاي پیغمبر خدا صلى الله چون لاي أبو بكر چون لاي عمر چون لاي عثمان چون لاي علي حتى ايش نما قيشنا لاي أسامة گنجێکی جوان بوو پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم زۆر خۆشەویست لە باوش پێغەمبەرا گەورە بوو و پێغەمبەری خوایش ئەوی زۆر خۆشەویست ناردیان بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتیان ئوسامە بەس توما بەخوا مەگەر بەس تو فریایی بکەی بۆی دەسی نەبڕێتەوە برا عقوبەی بدە هەر شتێکە بەس دەسی نەبڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ ئوسامە ڕۆیە لای فەرمووی ئوسامە أتشفع في حد من حدود الله فرمي أسامة تي تكا أكيت الشفاعات كي لبروي حقك إخوة وحدك إخوة جيبجينا كريه شو أسأل من بر في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي مسلمانان قوم كاني بيش إيما بر لإسلام أجر دولة منيك كاربدستيك دزي بكر داية رجاء كان بو دوزيو برا نكر قانون لسر كاربدست جيبجينا أكريه لسر دولة من جيبجينا أكريه پیغمبر خدا صلی الله علیه و سلم فرموی والله مسلمانا والله اگر فاطمه کچی محمد دزی بکا قسما برب العالمین که خوشویسترین کسی پیغمبر بو هر او کچی ما بو منارین ما بو فرموی قسما برب العالمین دزی برموا اگر فاطمه کچی محمد دزی بکا دزی برموا بو اوی تر هیچ کسی کی تر نه داوای واسطه بکا امدینا اگر امتی اسلام و شون کوتوکانی محمد لسر اما بڕوایان بزانم هیچ کەسێک ئەیتوانی گەندەڵی لە وڵاتە بکە بەڵام کاتی خەڵکانێک لەسەر یاساوە بوون و خەڵکانێکی تریش لە ژێری یاساوە بوون والله براینە ئەو کاتە کەس تاقەتی نامێنێ دیفاع بکە یا ڕەبی خۆیان بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەیت نوریمان بخەیتە دڵەکانمانە دامەزراومان کرێ سەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خۆیان وڵاتمان پارێزراو بکەی لە هەموو خراپەیەک یا ڕەبی خۆیان بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی ئیسلاحمان بکەی يا ربي مالو منال صالح بكي رحم بمردوكان من بكي شفاي نخوش كان من بدي بتايبتي او نخوشاني كدعوي دعاء خيريان لكردين يا ربي خوايا بخاطرنا وجوانا كانت بخاطر اسم عظمي خدنا ما خيت الشردس هي الظالميك امين